ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ئێستا لە ئۆکرانیایە ئەو لە لووتکەی ئۆکرانیا و نەتەوە یەکگرتووەکان بەشدار دەبێت کۆمەڵێک هەوڵی دیکەشەیە کە ئەردۆغان لاستی نێودەوڵەتی و هەروان ناوچەکەدا هەنگاوی بۆ ناوە کە پێشتر ئەمە پێچەوانی سیاسەتەکانی ئەردۆغان بووە. زیاتر قسە دەکەم سەبارەت بە گۆڕینی سیاسەتی تورکیا لە ئێستا ئەم کاریگەریانە چی دەبن و ئایا بۆچی ئەم هەنگاوانە لەلایەن دەسەڵاتی تورکیاوە ئێستا لە ئارادایە. بەڕێز مستەفا شەفیق نووسەر و شارەزای کاروباری تورکیا لە ئەڵمانیاوە لەگەڵم دەبێت. بەڕێز مستەفا شەفیق ئەم کاتت باش. ئەم هەنگاوانە و جموجۆڵا سیاسی و استراتژیەکانی ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا چۆن دەبینن بە تایبەتی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل، سەردانی بۆ ئۆکرانیا و کۆمەڵێک پرسی دیکەی ناوخۆی؟ ئەم کاتتان باش. تورکیا ماوەیەک بوو سیاسەتێکی ململانی لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەگەڵ جیرانەکانی لەگەڵ دراوسەکانی هەبوو کە لەم سیاسەتە بەڕاستی زۆر سەرکەوتو نەبوو. لەگەڵ قەیرانی ئۆکراینیا زیاتر پێویستی بەوە بوو کە باڵانسێک لەم ڕوەدا بپارێزیت. محوەری سیاسەتی تورکیا ئێستا ئەوەیە زیاتر لەوەی کە بۆ دەرەوە بێت ئاڕاستی سیاسەتی ئەردۆغان و دەسەڵاتەکەی زیاتر بۆ ئەوەیە بۆ ساڵی داهاتوو کە هەڵبژاردن هەیە لە ئێستاوە ئامادەکاریەک بکات و کێشەکان بە ڕادەی پێویست کێشەکان چ لە ناوخۆ چ لە دەرەوە کەم بکاتەوە، چونکە کۆمەڵێک کێشەی زۆر گەورە ڕوبەڕووی تورکیا بە تایبەتی کێشەی ئابووری، کێشەی مەترسی لە دەستدانی دەسەڵات، لایەنە نەیارەکان بە هەتا حەدێکی زۆر خەریکن لە دەوری یەک محوەری دژایەتیان خابەرایەتی لەگەڵ ئەردۆغان کۆک دەبن بۆ ئەوەی ئەو ناکۆکیانە و ئەو فشارانەی سەر دەسەڵاتێکی کەم بکاتەوە لە ئاسی دەرەوە مەجبور بووە مل بۆ هەندێک هەنگاو بنێت کە ئەو زەمینەی ناکۆکیەکان کەم بکاتەوە زەمینەی سیاسەتێکی نەرمتر لێرە دەکات. باشە ئەگەر ئەمە لەلایەکەوە گەر خوێندنەوە بەم بابەتە بکەین ئەو بابەتانی کە باستان کرد پرسی ئۆکرانیاوە هەروەها ئەو هەڵبژاردنی کە لە بەردەمدایە، بەڵام لەلایەکی دیکەەوە ئەمریکا هەیە کە بەردەوام هەڕەشەی سەپاندنی سزای زیاتر دەکات ئەگەر تورکیا لەگەڵ رووسیا لە پەیوەندیەکانی بۆ کڕینی S-400 و هەروەها ئەو فڕۆکانی کە لە نێوانیاندا ڕێکەوتن هەیە بەردەوام بێت سزای دەدات. ئەی ئەمریکا لایەنێکی گرنگی ئەم بابەتە نییە؟ بێگومان تەنها ئەمریکاش نییە، ناتۆ بەگشتی لە دووار لووتکەیدا هەڵوێستێکی زۆر توندی هەبوو بەرامبەر ئەم سیاسەتە. یعنی ئەردۆغان تا چەند دەتوانیت ئەو باڵانسە لە نێوان رووسیا و ئەمریکا یان رووسیا و غەرب بەگشتی بپارێزیت، بەڕای من لە وەزعێکی زۆر سەختایە. بەڵام سەرباری ئەوەش وەکو گوتم دوو مەسەلەی ئەساسی ئێستا لە پێش ئەردۆغانە کە دەیەوێت ئەگەر لە زۆر شتیش دەست بەردار بیت، بەڵام لە مەسەلەی ڕۆژەوای کوردستان سووریا و مەسەلەی ناوخۆ کە بۆ ئینتخاباتی داهاتوو هەر چۆنێک بێت جارێکی تر بگەڕێتەوە دەسەڵات، ئەم دوو محوەرە محوەری سەرەکی لە سیاسەتی ئەردۆغاندا لەبەرەوە هەرچی بۆی بکرێت بۆ بە سەرکەوتن لەو دوو پرسەدا بەڕای من ئەردۆغان ئامادەیە تەنازل بۆ ئیسرائیل بکات، تەنازل بۆ سووریا بکات، تەنازل بۆ ئێران و رووسیا بکات، بۆ ئەمریکا و غەرب بکات، بۆ هەمویان بکات. بەڵام ئەگەر بە هەر شێوەیەک لەو دوو پرسەدا ئەگەر سەرکەوێت محوەری سەرەکی ئامانجی سەرەکی سیاسەتی ئەردۆغان لەم ماوەیەدا لەو دوو خاڵەتە کۆبوویتەوە. باشەوە ئاماژەتان بە چەند محوەرێکی سەرەکی کرد، بەڵام پێشبینی دەکرێت کە ئەردۆغان لە هەڵبژاردنەکانی داهاتوو کە لە مانگی حوزەیران بەڕێوە دەچێت پێش هەڵبژاردن بێوێت کە مفاجعە یا سورپرایزێکی گەورە بکات. ئایا کام بەرە زیاتر بۆ ئەردۆغان گرنگە؟ ڕۆژاوای کوردستانە پرسی ئۆکرانیایە لەگەڵ ئەمریکایە ناوخۆی تورکیایە؟ بۆ تورکیا ئێستا پرسی هەرە گرنگ پرسی ڕۆژاوای کوردستان. لەبەرەوە وەکو دەبینینیش ئەردۆغان لە 2011 حتا ئەمڕۆ سیاسەتێکی زۆر توندی بەرامبەر سووریا و ڕژێمی ئەسەد هەبوو لەگەڵ ڕکابەرانی سووریا بە هەموو شێوەیەک پشتیوانی بوو، سوپای ئازادی سووریا حتا بەرەی بڵێم نوسرە و تەحریر الشام و ئەوانە هاوکاریەکی زۆری کرد، حتا حدێک بانگەشەی ئەوە هەیە کە ئەردۆغان پشتیوانی داعشی کردە فی سەبیلی ئەوەی کە بتوانێت لەو پرسەدا وەکو خۆی دەیەوێت ئەنجام بەدەست بێنێت. لەبەرەوە ئێستاش کە دەبینین تەنازولی زۆر لاان دەکات، ئامادە تەنازول لەگەر حتا ڕژێمێکی وەکو ڕژێمی بەشار ئەسەد بکات فی سەبیل ئەوەی لەو پرسەدا سەرکەوێت، چونکە ئەوە بۆ ناوخۆی تورکیاش محوەری سەرەکیە کە ئەردۆغان بتوانێت هەڵبژاردننی داهاتووشدا سەرکەوێت. ئیتفاقی وەکو من دەخوێنەوە طبعاً
اتفاقی ئەردۆگان لەگەر پارتی نەژادپەرستی مەهەپە لەسەر ئەوەیە کە پرسی کورد بۆ پارتی نەژادپەرست بێت پارتی نەژادپەرست بە هەڵوێستێکی دژمنکارانەی سەختی بەرامبەر پرسی کورتەیە چی لە ناوخۆی تورکیا چی لە دەرەوەی تورکیا لەبەرەوە ئەردۆغان هەموو تەنازولێکیش لەم لەسەر ئەم پرسە دەکات لەگەر مەهەپەش فی سەبیلەوەی لەو پرسەدا سەرکەوێت. بەڵێ بەڕێز مستەفا شەفیق نووسەر و شارەزای کاروباری تورکیا زۆر سپاس لە کۆڵنی ئەڵمانیاوە لەگەڵمان بووی. من سوپاسان دەکەم ئەم کاتتان باش.